باسی گەنجەکەین ئەمڕۆ کێشە گرفتەکانی گەنج لە کوردستان چین ئێمەی گەنج تا چەند هۆشیارین بەرامبەر بە مافەکانی خۆمان ئێمەی گەنج دەبێت هەمیشە گلەیمان لە حکومەتەوە بێت کە چاوەڕوانی حکومەت بین هەلیکار بۆ بەڕخسێنیان خۆمان دەستمان هەبێت لەوەی کە داهێنان بکەین لە بوارە جیاوازەکاندا چێنە و گەنجانی کە بەهرە و توانایەکیان هەیە خۆیان بەبێ هیچ چاوەڕوانیەک هەوڵەدەن پێویستان بە سەپۆرت و پاڵپشتیەک نییە دەتوانن پرۆژە بخۆڵقێنن و دەستی کاریش واتە هەلی کار بۆ کەسان و گەنجانی تریش بڕخسێنن ئەمڕۆ ئەمانە کۆمەڵک پرسیاری تر لەسەر ڕۆژی گیانی گەنج وەڵام دەدەینەوە بە میانداری هەرێکە لە بەڕێزان کاک نزار ژاژڵەیی بەڕێوەبەری لاوانی پارێزگای سلێمانی کە بە خۆشحاڵیەوە لە لامانە خات و لاوە عوسمان کە ئەیش بەوکو گەنجێک و بەهرەمەندێک پێما بێت پرۆژەی هەیە دواتر باسیەکەین کاکە ڕاوین حەمە خالید ئەیش بە هەمان شێوە وەکو گەنج ئەگەر پرۆژەش دەبێ هەر باسیەکەین کاک ڕۆژیار عومەر ئەیش بە هەمان شێوە گەنج و پرۆژەشی هەیە وەڵامی دەینەوە زۆر زۆر بەخێر بێن ڕۆژێکی نوێتان باش و ڕۆژەشتان لێ پیرۆز بێت زۆر سوپاس کاک نزار با لە تۆ دەست پێ بکەم زۆر سوپاس من سەرەتا سوپاسیەوەکەم پیرۆزبایی لە ئێوەش و لە تێگەڕایی لاوان و گەنجانی کوردستانەکەم بە هیوای کە بتوانین لە ساڵی ئایندا ئێمە وەک بەڕێوەبەرایەتی لاوان زیاتر دەستگیرۆیی لاوان و گەنجان بکەین و بتوانین لە سەرجەم پرۆژەکان و بە تایبەتی چالاکیە هونەری و ڕۆشنبیری و تەندروستی و ئەدەبی و هەموو ئەمانەیە بتوانین زیاتر هاوکاریان بوو و پەرە بەتوانەکانیان بدەین پیرۆزبایی لە ئێوەشەکەم زۆر سپاس اینجا باش شتێکی بڵام پێشەوە بسمە ئەو گەنجانی تریش کاک نزارێکێکە لە بێژەرە دیارەکانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان زۆر بە خۆشحاڵیەوە ئەمە گەنجە وزەی گەنجانەی کاک نزارە کە ئەتوانێت چەند کارێک بکات لەم لاوە بەڕێوەبەری لاوان و لەم لاوە بێژەری و ئەم تاخە وزەیە وزەیەکی گەنجانێ وایە ڕاستە بێگومان وایە بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ هەر سەرەتای مناڵی من لە خێزانێکی و نەردۆست و ڕۆشنبیر و ئەمانە پەروەردە بووم کوڕە بچووکیش بووم بۆیە زۆر وەگەڵە نازم درازیان وا پەروەردەکراوم کە هەمیشە سەرقاڵ بم بە شتێکەوە نەوت گوێ نەدەم بە هیچ شتێ بۆیە ینی منەوە زیاتر لە 20 ساڵە لە بواری ڕاگەیاندنا کارەکەم خۆشبەختانە ڕۆژگارێ بوو کە لە کەناڵی خاکی خۆشەویست لەوێ بەرنامەمە کرد هەواڵمە خوێنەوە و لە ڕادیوی خاکیش بە هەمان شێوە هەر ئەو کاتر لەسەر و تاقەی تۆ ئەیڵەی منیش وەکو گەنجێ خۆ منیش گەنجێک بوومەکو هەموو ئەو گەنج و لاوانەی کە لە کوردستان هەن بەڵام هەر ئەو کاتر لەگەڵەوەی کە لە تەلەڤیزیۆنی خاکیش کارمە کرد بەرنامەم بۆ کەناڵی خۆشەویستی کورساتیژە کرد زیاتر لە 3 ساڵ ئیتر لە دوای ئەوەشەوە کات چوومە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان خۆشبەختانە لەوێش جگە لە هەواڵ بەرنامەژەکەم زۆر جار راپۆرتیژە خوێنمەوە زۆر کاری تریژەکەم یعنی هەتا کاری مونتاج و ئەمانش زۆر جار خۆم فێر کردو حەزەکەم هەمیشە شت بزانم جگە لەوە لە ڕوە ئیداریەکەشەوە وەکو فەرمانبەرێکی حکوومەت ئەو لێپرساوێتیان پێ دراوەکو بەڕێوەبەری لاوانی پارێزگای سلێمانی دیارە ئەمە وەکو بەڕێوەبەرایەتێکی گشتی وایە لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک ناوەندی وەرزشی و ڕۆشنبیریمان هەیە لە هەموو قەزا و ناحەکانی سنووری پارێزگای سلێمانی هەر لە ڕانی و قەڵاتزەوە بیگری تاوەکو شۆڕش و دەربەنی خان و شارەزور و ئەمانە هەمووی ئەرکێکی قورسە بەڵام ئینسان ئەگەر خۆی بیەوێ لە هەر بوارێکە کار بکە خزمەت بکە دەتوانێت و من لە پاڵ ئەمانەشە ڕەنگە ئێستا زۆر گەنج بڵیان لای ئێوە سیر بێ ڕۆژانە 2 سەعاتێکم داناوە بۆ خوێندنەوە لەگەڵ مۆسیقایە کە ئەمە بۆ ئەوەی ینی هەموو ئەو هیلاکیانە بڕێتەوە لە ڕۆی ڕۆشنبیری فکریشەوە من ئەوانم هەبێ لە پاڵەوەش یەک شتی تر هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژیشم داناوە 2 سەعاتێک بۆ مەلەکردن کە خۆشبەختانە پێشتر نەمەزانی ئێستا فێری مەلەش بوو من باسکەلانە ینی بەڕاستی توانە و تاقی گەنج سنووردار نییە دەتوانی بیدۆزیتەوە لە هەموو بوارەکانە دەست خۆ بداتە پایانیاوان جوەگەین لانەوانە زۆر باشە بچینە لای لاڤا بەخێر سەر چاوانم ڕۆژۆ لە پیرۆز بێ بزانم پایانی تۆکو گەنجێک نەم ڕۆژایە چییە؟ من ئەوەیە هیوادارم هەموو گەنجە هەوڵ بە کاتەکانی خۆی دابش بکات تاوەکو بتوانێت لە ئیشی زیاتردا ئیشی زیاتر فێربی ئەو کاتە مشک فراوانە بێ نابێ کۆڵ بیت بەڵکو ئیشێک نەبوو یەکێکی کە ئەوەشیان نەبوو لە کارێکی کەوە فێرەبی تا هەوڵی زیاتر بی باشتریش کاکە ڕاوی پامی تۆ ئەمڕۆ لەم ڕۆژەیە بۆ گەنج سەرەتا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ڕۆژی گەنجان لە هەموو گەنجانی جیهان پیرۆز و
بە تایبەت لە خۆشمان وەکو گەنجێک لە ڕاستیە پەیامی من وەکو ئەوەی کە گەنج تاوەکو بتوانێت توانایەکی باش و هێزێکی باشی هەیە لە تەمەنێکی دیاریکرا و تاوەکو ئەوەی بگات بەوەی کە خۆی بێ سەرتا خۆدۆزینەوە گرنگە لە زۆربەی ژیانی هەر تاکێک و دواتریش بڕیاردان لەوەی کە بە چ شێوازێک ئەو توانە و هێزەی خۆی و ئەو بەهرەمەندی کاتە بوارێکی جێبەجێکردنەوە ئەکرێ بە شتێکی بچووک دەست پێ بکە و بتوانێت بێتە کارسازێک بتوانێت بێتە کەسێکی بازرگان و لە ڕێگەیەوە بە شێوازێک لە شێوەکان داهاتێک بۆ خۆی دابین کا یاخود بە شێوازێک فکرەیەکی هەبێ سەپۆرتێک وەرگێ و پاڵپشتیەک وەرگێ لایەنێکەوە یان هەوڵی کاری خۆبەخشی بات بە جۆرێک بتوانێت ماوەیەک کاری خۆبەخشی بکاتاوەکو پێگەیەک و شوێنێکی دیاریکرا بۆ خۆی دابینەکە لە کوێی ڕێکخراوەکان یاخود لەو شوێنانەی کە گرنگن بە جۆرێک کار لەسەر توانە و هێزی گەنجەکەن بەو بەهرەمەندی خۆی بتوانێت شوێنێک بۆ خۆی دابین کات و لە ڕێگەیەوە ئەکرێت ببێت بە کارمەندێکی ئەو شوێنە و هەوڵی ئیشی باش و کاری باش بات و بتوانێت داهاتێکی دیاریکرا بۆ خۆی دیاری بکات. دەستە خۆش ببێنە لای کاکە ڕۆژیار ئەمڕۆ ژۆلێ پیرۆز بێ لێرەوە چ پامێکت هەیە بۆ گەنجان بەگشتی سەرەتا سڵاو لە ئێوە و لە بینەران و لە میوانەکانیش پامی من تەنها یەک شتە ئەویشەوەیە ئەمێ بە چی گەنجی کوردستانە یاخود هەر شوێنێکێکی ژێی لێمان بێ ئەوەیە پێویست ناکە هیچ ترسی لە هیچ شتێک چکە گرنگ نییە کە چەند جار بکەویت چکە تۆ چەند جار بکەیت چەند جار بکەیت تۆ پێویستی یەک جار سەرکەی بۆ ئەوی هەموو کارەکان و خەونەکانی بێتە دی و یەک پەیامیکەم ئەوەیە کە بڵێم مەهێڵە خەونەکانە تەنها بە خەونی بمێنەوە هەوڵ بە و تێپۆشە لە پێناویانە کاتە دوایی چۆن خەونەکانمان بە خەونی نەمێنێتەوە چۆن کارسازی خۆمانەکو گەنج هەوڵی بۆ بین چۆن ئەو ترسی کە هەمانە لە ناخمانە بیڕەوێنینەوە بە پرۆژە چۆن وەڵام بدەینەوە مانامێکێنە پرسیار لێەوە بابێمە لای کاکە نزار کاکە نزار بەڕێوەبەتی لاوان چییە بۆ گەنجەکە نازانێ ئەم بەڕێوەبەتی چییە و چی بۆ گەنجەکات ئەم بەڕێوەبەتیە وەک پێشتر ئاماژەم پێکرد هەر بە کورتی ئاماژەی پێکەمەوە پێکاتووە لە سیانزە ناوەندی وەرزش و لاوان و ڕۆشنبیری کە لە قەزاو ناحەکانە و چواریشان لە ناو شاری سلەیمانیە ئەم ناوەندانەوە زایدەن بەڕێوەبەتی کۆی کارەکانی بە کورتی لەوایە کۆ بێتەوە کە کار و چالاکی و خولی ڕۆشنبیری تەندروستی هوەری هەموو ئەوانەی کە گەنج پێویستێتی ئەم خولانە دەکرێتەوە هەموو ئەم خولانش بەبێ بەرابەرە هیچ پارەیە لە هیچ بەشدار بێگوەر ناگیرێ و خۆشبەختانە ئەم خولانەی ئێمە بەردەوامە ڕەنگە لە مانگی هەندێجا لە مانگی 12 خاوە بێتەوە هەم بەهۆی کەش و هەواوە هەم بۆی کە زۆربەی گەنج سەرقاڵی خوێندن و ئەوانەیە بەڵام بە تایبەت لە سێ فەسڵەکەی هاوین و بەهار و پاییزە ئەمانە بەردەوامن هەموو ئەم خولانی کە دەکرێتەوە تەنها ئامانج لی پەرەپێدانی تواناکانی گەنجان و لاوانە و هاندانیانە بۆ ئەوانەی کە هیچ کارێکیان نییە یاخود لە ماڵەوە دانیشتون یاخود لە خوێندن تەواو بوون یان مناڵێکە گەنجێکە بە تایبەت لە تەمەنی 9 ساڵ و 10 ساڵ و ئەوانەوە خولیایەکی هەیە ئێمە لە ڕێی ئەو خولانەوە چه خولی مەلەوانی بێ وەرزشی بێ ڕۆشنبیری بێ مۆسیقی بێ پەرە بە تواناکانیان دەدەین و لە زۆرێک لە وێنانە دیارە کە ئێستا بینەری خۆشەویست دەیبینێ ئەمانە هەموو ئامانجەکە لێ ئێمە من هەمیشە بە هاوڕەکان مەڵێم بە ناوەندەکان بەوانی کە ئەو خولانە بەڕێوە ئەبەن و خۆشم سەرپەرشتیانەکەم ئەڵێم لای من یەکەم و دووەم و سێم گرنگ نییە یان کێ هیچ نەتیجەیەک نایانی گرنگ لە خولەکانە ئامانج لی ئەوەیە کە ئێمە ئەو گەنجە ئەو مناڵە هان بدەین بۆی لەسەر ئەو کاری کە حەزی لێتی بەردەوام بێ نەوەک ئێمە بڵین ئەم مناڵیان ئەم گەنجە یەکەم نەبووە بەوەی کە مەدالیایەکی نێنێ یان خەڵاتێکی نێنێ بێتە دواو لە ڕووی دەرونیەوە هەندێک جار ڕەنگە بشکێ ڕەنگار تااقەتی لەو خولیای خۆی نەمێنێ هەموو ئەمانە ئامانجمان لی بە تەنها هاندانی گەنجان و لاوانە و خزمەتکردنیانە و لێرە شۆ دێڵێ من داوا لە هەموو گەنجان و لاوان و بە تایبەت دایکان و باوکانەکەم کە بەڕاستی مناڵەکانیان هان بن گەنجەکان و کوڕەکان و کچەکانیان هان بن کە بێن بۆ ناوەندانی ئێمە لە بەرەوەی بەبێ بەرابەرە لەژێر چاودێریەکی زۆر باشی
با بڵێن تەندروستی چوزانم هەموو لایەنەکە کۆمەڵایەتی ئەمانە کە ئەوانە کراوەتەوە بۆ ئەوان ناوەندەکان لە ناو شار با بڵێن لە بەکرەجۆ هەمانە لە ڕاپەڕین هەمانە زایدەن لە هاوکاری هەمانەوە لە منطقەی ئیبراهیم ئەحمەدیش لێژ ناوەندێکی ترمان هەیە و لە زەڕینۆکیش هەمانە ئەوانی دەرەوەی شاری ئەوە لە زۆربەی قەزا و ناحەکان هەمان لە وەک گوتم ڕانیە و قەڵاتزێ و شارە زور و سەی سادق و ناحەی شۆڕش و دەربەنی خان و ئیتر سێ چوارێکی تریشە گلەیم لێ نەکەن دوای بڵێن ناوی ئێمە نەهێناوە من داوا لە دایک و باوکانەکەم جارێکی تر کە هانی ڕۆڵەکانیان بن بێن بۆ سنتەرانەی ئێمە بۆی هیچ نەبێ فێری خولیایەکی خۆیان بن یاخود ئەگەر تا ئێساش هیچ خولیایەکیان نییە خۆیان بدۆزنەوە لەوەی کە حەز بە خوێندنەوە بکەن حەز بە درومان بکەن بە تایبەت بۆ ئافرەتان و خوشکان و کچان بۆ کوڕان حەز بە وەرزش بکەن یعنی بەڕاستی ئێمە خزمەتیانەکەین و لە هەر شوێنێکیش هەر گەنجێ پێویستی بەوە بوو کە بەداخۆ ڕەنگە ئێستا بۆی باری خراپی دارایی حکوومەتەوە ڕەنگە ناتوانین زۆر شت بکەین بەڵام بەو هیواین کە بەرەو باشی بڕوا ئاسۆیەکێ بۆی کە داهاتی حکوومەت باشتر بێ و لەو ڕێگەوە ئێمەش بتوانین زیاتر خزمەتی گەنجان بکەین من ئەوەی پێم بکرێت لە خزمەتیان هابن. زۆر باشە کاک نەزار باست لەوە کرد ئێوە ناوبەناو خولتان هەیە کە کەنەوە بۆ گەنجان بەبێ جیاوازی بگومان ئەزانین گەنج بە دێنەمەی کۆمەڵگەداندێ و زۆر تاقە و توانایەکی زۆریان هەیە ئەگەر بێت و گەنجێک پرۆژەیەکی هەبێت بیرۆکەی پرۆژەیەکی هەبێ ئێوە خو بەڕێوەبەرایەتەکەتان هاوکاری ئەو گەنجاناکەن کە پرۆژیان هەیە یاخود نەخێر ئێوە بەتەنها بۆ نەخولەکەنەوە بۆ دۆزینەوەی بەهرە و تواناکانی گەنجان ئێمە بەڕاستی ڕەنگە هەر پرۆژێ خۆی داهاتێکی زۆری بوێ یاخود سەرمایەکی زۆری بوێ بەڵام ئێمە ناتوانین ئەوە بکەین بۆیە من لێرەوە داوا لە وەزارەتی ڕۆشنبیریەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە ئەگەر لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە بێ یاخود لە ناو بەڕێوەبەرایەتیەکانی ئێمەیە بێ بەشێک یان چۆنەڵێی سنتەرێک بکرێتەوە بۆ هاوکاریکردنی گەنجانی بەهرەمەند چکە ئەوەی ئێمە بە تەنها کار و چالاکیەکردنەوەی خولە هاندانی گەنجانە ڕێخستنی کۆڕ و سیمینار و ئەنجامدانی فیستیڤالە بۆیان بەڵام ئەمە داهاتێکی زۆری ئەوێ بەڕاستی دراسی ئەوێ چونکە ڕەنگە ئێستا تۆگەر لێرە بانگەشەی ئەوە بکەی کە هەر گەنجێک بەهرەیەک با بڵێن پرۆژەیەکی هەیە بێ ڕەنگە 100 پرۆژەت بۆ بێ ئەم 100 پرۆژەیە ڕەنگە تۆ ئەگەر بێی دراسی بکە ڕەنگە 3 پرۆژیان بە کەڵکیەوە بێ کەم خۆی سوودی لێ ببینێ و هەم چوار دەورەکەشی سوودی لێ ببینێ چکە بە تەنها پرۆژە ئەوە نییە من بۆ خۆم بە تەنها سوودی لێ ببینم بێ کاتێک من پرۆژەیەکم ئەنجامدا ئێوەش سوودمەند بن لێی کاڵێم ئێوە وەکو گەنجێک و لاوێ بۆ کۆمەڵگەژ لێی سوودمەند بێ ئەمانە هەمووی پێویستی بۆیە کە تۆ دراسی بکەیت ئەمە بە تەنها بە کەسێک ناکری یان بە چەند کەسێک ناکرێت من بۆیە ئەو داوایەکەمەوە لە پاڵ ئەوەشا بەڕاستی من داوا لە گەنجانەکەم لە لاوانی خۆشەویستەکەم بە لە دایک و باوکانی ژەکەم کە یەک خاڵهەی زۆر گرنگە ئەی شەرت نییە هەموو گەنج و لاوێ لە خوێندنا ببێتە دکتۆر ببێتە مهندیز بڵێ لەگەڵ ڕێز و خۆشەویستیمە زۆر گەنجێ من باوەڕتان هەبێ زۆر جار بەغیلی بە گەنجێگە بم کە لە ڕێگای ئیشی فیتەری و دارتاشی و نازم هەر کارێکی ترەوە ڕەنگە بتوانێت ئەوەنەی من داهاتی هەبێ ئەمەش هەر گەنجە لاوێکی خۆشەویستی ئەو کوردستانەیە بەس خۆی دۆزیوەتەوە دایک و باوکیشی ڕێگەیان پێیاوە کە ئەم گەنجە خۆی بدۆزێتەوە لە بوارێکە بتوانێت سەرکەوتوو بێ باش لە نمونەی کۆمەڵە گەنجی سەرکەوتوشمان لایە ئەمڕۆ هاتوون لێرە هەرێکەشان پرۆژەیەکی خۆی هەیە با لە خاتو لاڤەوە دەست پێ بکەم خاتو لاڤە چ پرۆژێک لە مێشکی لاڤەیە هەیە یان بەرجەستەیە هیچ سەپۆرتێکی ناوێ ینی گەنجوالێکین لە ڕێی پرۆژەکەی تۆوە هەم هانی دینکار بکات خۆی سوودە توانەکانی خۆی وەربگرێت چه پرۆژێک لە خیاڵی تو هەیەیان هەتا بەدڵنیایە من ئێستا لە حالیان پرۆژێکی دیاریکراوم نییە بەس وەکو دەستەیەکی کارگێڕی لە دوو ڕێکخراوی دیاری کوردستان بەڵێ هەر لە کارادەم لە ڕێکخراوی پەرەپێدانی بیرینە وەکو دەستەی کارگێڕی کار دەکەم لە هەمان شێوە وەکو ئەندامێکی خۆبەخشیش چەندین چالاکی دیارمان هەیە و هەر ماوە هەر مانگەی بڵێن پرۆژێکی تایبەت بۆ هەموو گەنجەکانی کوردستان ئەڕەخسێنین بە شێوەی ئۆنلاین بێ یاخود بە شێوەی ڕاستەوخۆ بێ لە کاتی کەرەنتینەدا سێ خولی ئۆنلاینمان کردەوە
بۆ هەموو کەسێک ئەتوانی بەشدار بێ لە کۆتاییشدا بڕوانامەمان پێ ئەبەخشین کە کۆرسەکان کورسی آیT بوون لە سێ بەش پێک هاتبوون کورسی وورد و ئەکسل و پاوەرپۆینت بوون کە توانیان گەنجێکی زۆر سوودی لێ وەرگرن و بتوان لە سیڤیەکانیانە بەکاری بێنن لە داهاتووەکان فراهەمە ئەگەر گەنج خۆی بێتە پێشەوە بێ خۆی بدۆزێتەوە بەدڵنیایەوە. زۆر باشە. چینە لای کاکەڕاڤین پێم لە تۆ پرۆژەیەکی تایبەتی خۆتت هەیە خود بیرۆکەیەکت هەیە کە لە داهاتوە بیکەی بە پرۆژەوە چەندە گرنگە گەنجان بتوانن لە ڕێگای بیرۆکەکانی خۆیان و لە ڕێگای ئەو وزە و تاقەتوانەی کە باسمان لێوە کرد پرۆژەیەکی تایبەتیانە بێت و خۆیان بن بە خاوەنکارێکی تایبەتی لە ئێستا وەکو ڕێکخراوی پەرەپێدانی بینینوە لە هەفتەی داهاتوو 21 و با بڵین چەند ماوەی داهاتوە 21 و 22 23 لە هۆڵی ئەمنە سوورەکە پێشانگای تەکنۆلۆژی تێکفێست بەڕێواچێ کە لەو با بڵین پێشانگایە کۆمەڵێکی زۆر پرۆژەی جیاواز پێشکەشەکرێ لە ڕووی هاردوێر و سۆفتوێریشەوە بە هەمان شێوە بە جۆرێک ئەم پرۆژانە هەریەکان توانە و بەهرەمەندی کۆمەڵێک گەنجی دیاریکرا و پیشانەیات لەگەڵەوەشا من لەگەڵ کاری خۆم و پیشەی خۆما بە شێوازێک وەکو مامۆسایە کارم کردووە لە پێشووتر و ئێستاش بەردەوامم لەگەڵیشیا کاری خۆبەخشی بەردەوام بووە کۆمەڵێک پرۆژەی جیاواز لە مێشکما هەبوو بە شێوازێک کار لەسەر خودی گەنج خۆی بکەی بە جۆرێک بتوانێت چەند پرۆژەیەکی جیاواز یاخود چەند تایتڵێک و ناونیشانێکی جیاواز هەبێ هەوڵبات خۆی زیاتر پەرەپێبا و جێگی خۆی و پێگی خۆی باشتر کات لەو شوێنەی کاری یاخود بە شێوازێک ئەگەر فکرەیەکی هەبێ هاوکاری و دەستگیرۆی کراوە بە شێوازێک بە فکرەیەک بە جیاوازیەک بۆی باشتری بکات. کاکە ڕۆژێر پێما بێ لەناو پیشانگاکەیەوە ئیشی بەڵێ پرۆژەیەکی هەیە کە حەزەکەم خۆی زیاتر ڕوونکردنەوەی لەسەر بات و قسەی لەسەر بکەم ببێتە دەرفەتێک بۆ ئەو گەنجانی کە یانەوێت داهێنانە بکەن. سەرەتا کاتێکە نەخۆشیە کۆرۆنا کە ڕووی کردە هەمومان وابزان مانگی سەی پار بوو کەرەنتینەکە دەست پێ کرد بیرۆکێکم بۆ هاو کە شوێنێکی شتەکان شتر پێویست نەکە یەشێکدانم بە کارمەندەکان یاخود ئەو کەسانی کە سەردانیانەکەم بڵێن ماسک بکە یاخود ئەبێ ماسکەی تاکۆ بیتە ژوورەوە و ئەو ئاڵۆزیە دروست بێت و یاخود ئەو بێکداچوونە دروست بێت لە بینی کەسەکانە باشە بیرۆکێکم بەوە سیستەمێ دروستکەم کە دیتێکتیەوە بکە کە کەسەکە ماسکی کردو یاخود نا و ئەمە ڕەبت کرێت بە ئەو ئامێرانی کە ڕێگە ئێن کەسەکان بچنە ژوورەوە ئەگەر ماسکی کردبێ کەسەکە پێڵە بچێش و ئەگەر ماسکی نەکرد بە پێ ئەڵێت کە ماسکەکە کە ئەنجاتوانی بچە ژوورەوە واتایتر بە ڕۆبۆتی پێڵێ بەڵێ پێ کەسێک لە دڵی گرامەوە بڵاو پێی وتم بە جۆرێک لە جۆرەکان لێشی باتەوە ئەمە بەڵام سیستەمە ئەوەی بووەکە ماسکی کردبێ پێڵە ماسکی کردو فەرموتوانی پشتە ژوورۆ ماسکی نەگربێ نەهێڵە پشتە ژوورۆ ئەمە هەیە ئێستا حالیان بەرجەستە و بەڵێ لە پێشدانین لە ستودیۆ بۆمان بێنە با لێرە تاقیکەینەوە چەند بیرۆکی تری ئاوایتە کاگڕ زیاد جوان بمەبەستم بەڵێ لە ئێستا زیاد لە 130 پرۆژێکت بەرەوسەر وەکو فۆرم و پڕکردنەوەی ناوتۆمارکردنی تۆمار بووە و لەگەڵیشیا بەردەوام ئێمە هەوڵمان ناوە کە میتینیان لەگەڵا بکەین چاوپێکەوتێکمان لەگەڵا کردوون و پرۆژەکانمان بەپێی توانە و هێزی پرۆژێکتەکە و لە ئێستا چەندێک پێویستە هەوڵمان ناوە کە باشترینیان دیاری بکەین بۆ ڕۆژی پێشانگاکە و لەوێ کۆمەڵێک کەس و کەسی هاوڵاتی و ئەو کەسانی کە لە بواری تەکنۆلۆژیا ئایانەوێت شتی جیاواز و بەهرەی جیاواز ببینن ئەتوان سەردانی پێشانگاکە بکەن و زیاتر لە ئاشنایی دروست بکەن لەگەڵ گەنجەکان و هەروەها ئەو پرۆژە و بەرهەمانەی کە ناوخۆین و زۆربەی گەنجەکان خۆیان هەوڵی دروستکردن و بەدیهێنان و پێشکەشکردنیان لە بەردەستا بوو کاریان بۆ کردووە ماوەیەک و تا ئێستا بتوانن لە پێشانگایەکی لەو جۆرە پێشکەشی بکەن. باشە خاتولاڤە باسمان لەوە کرد ئەمیشە ترسێک لای گەنج هەیە بێوێت بێتە نێو ڕێکخراوە کاری ڕێکخراویش بۆ خۆی هەر پێگەیاندنە پێما بە هیچی کەمتر لێ لەوەی کە تۆ داهێنانەکە شتێکی ترە بەڵام کاری ڕێکخراوی لە هەموو بوارەکان تۆ خۆت دروستەکەی گەنجی ئێمە ئەو ترسەی هەیە یان نیەتی تا چەند بەتەن کاری ڕێکخراوەیشەوەیەت
بەدڵنیایەوە لەم ساڵانەی دواییدا ئەندامی زیاتر کەسی زیاتر هاتوۆتە ناو ڕێکخراوەکانەوە بەرچاوڕوونیەکی وا دروست بووە کە گەنجان دەتوانن لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە زیاتر هەلی کاریان دەست بکەوێت زیاتر شارەزایی دروست بکەن لە هەر بوارێکا بێت بۆیە هەست دەکەم زیاتر خەڵک بەرەو پێش چووە لە ڕووی ئەوەی کە ببێ بە ئەندام لە ڕێکخراوێکدا بتوانێت زانیاریەکانی خۆی سوودەکانی خۆی بە خەڵکی کە بگەیەنێت یاخود ئەندامی کە فێر بکات. باش کاریزار گەنجی ئێمە کاڵین گەنج سەرچاوی وزە و داینەموەیە ئەم بەڕێوەبەتی لاوان کە بێگومان پێما بێت لە منداڵیشەوە هەر خولیان بۆکەنەوە ئیتر لە 8 ساڵ و 9 ساڵەوە کە حەزی بۆ شتێگە بێ ئێمە ڕێگەمەنێکی گرنگە بۆی کە تاوا دروست بێ لە گەنجیا وزەکانی خۆی بدۆزێتەوە بەڵەهانیە دەی لەو تەمەنەوە. نمونەی چەند گەنجی دیارمان هەیە کە ئاوا هاتوتە خولەکانی ئێوە ئێستا لە نێو کۆمەڵگادا دەستی هەیە؟ وەڵایی لە ڕاستیە ڕەنگە بڵم زۆرمانە بێ هەر لەو وێنانەیە ڕەنگە کۆمەڵێک گەنجی زۆری تیابێ کە لە وەرزشی مەلەوانیەکێکە لە بەتەڵەکانی سلەیمانی و ڕەنگە بژبێ بە بەتەڵی کوردستان و کۆمەڵێک مناڵ و گەنج و کچیش بە تایبەت کە لە بواری مەلەوانیە زۆر توانایەکی زۆر باشیان یە کە ئەمانە دەستگیرۆی بکرێن هەان بدرێن دەکرێت بڵین لە داهاتووە لە چەند ساڵی داهاتوە ڕەنگە بن بە یەکێک لە ئاستێرەکان لە هەموو بوارەکانی ترا بەڕاستی لە بواری وەرزشە زۆر گەنجبان هەیە بەتوانە لە بواری تەشکیلی و مۆسیقا و خۆشبەختانە گەنجێکی زۆر هەن کە حەزیان بمەیە لە بواری ڕۆشنبیری و نووسین و خوێندنەوە و شعر و یعنی ئەمانە بەڕای من هەمیشە وا بیرەکەمەوە کە ئەگەر توانایەکی زۆر سەرەتاییش بێ لای من جێی دڵخۆشیە یعنی من پێش بەڕێوبەراتی لاوانیش بەڕێوبەری کتێبخانەی بەکرەجۆ بووم یعنی لەوێش هەمیشە ئەچوم بەسەر هەموو خوێندنگەکانە ئەگەڕام هەموو ئەو مناڵانە بێنن بە هیچ نەبێ فێر بن کتێبخانە چییە ئەگەر لە 100 مناڵ یەک مناڵ تۆ فێر بکەیت کە کتێبێک بخوێنێتەوە لای من ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەم یەک مناڵە ڕەنگە بەهۆی ئەوە دوانی تریش بێ چواری تریش بێ جا ئەمە بۆ هەموو بوارەکانی تریش بۆ گەنج بۆ لاو ضرورەوە پێویستەوە من ئەمە یەکشت بڵم کە زۆر جار تعریفی گەنجەکریان لاوەکرێت لای من بەڕاستی گەنج و لاو تەمەنی بۆ نییە جگەل لە مناڵ ئەوانەی تر هەمووی گەنج و لاون دڵەکە شەرتە و توانە و تااقەت و بیرکردنەوەش زۆر گرنگە ینی گەنجبان هەیە بەداخەوە ڕەنگە تەمەنی 30 ساڵ بێ ئەڵێ وەڵی پیر بووم ئەڵێم دا باشە تۆ بڵێ پیر بووم ئەی باشە ئەو هەموو خەڵکە بەتوانە و لێ هاتووی کە ڕەنگە تەمەنێکیان لە تۆ گەورەتر بێ ئەوان بڵێن چی وە بەداخەوە کە ئەم جۆرە بیرکردنەوەی هەیە لای هەندێک گەنج بەو هیوایم ئەمە نەمێنێ و هەموو گەنجێک خۆی بە گەنج بزانێ هەموو بە تەمەنێکیش خۆی بە گەنج بزانێ کە زۆر جار من زۆر دڵخۆشم کە زۆر هاوڕێی گەورەم هەیە ڕەنگە 20 ساڵە من گەورەتر بێ زۆر جار ئەو گاڵتە بەم نەکە ینی کارچەنە من دایم خۆم بە گەنج دەزانم بەڵام ئەو ئەڵێ کاکە گەنجی چی ئێسایەوەکەی گەنجن ئێمە گەنجین ئەم جۆرە بیرکردنەوەی بۆ هەموو تەمەنێک زۆر جوانە بۆ ئەبێتە هاندەرێک بۆ داهێنان ئەبێتە هاندەرێک بۆی کە تۆ نەوەستی لە ژیان وەستان لە شوێنەکە لە ژیانە زۆر خەتەرە جا گەنج بێ مناڵ بێ بەتەمەند بێ دوایین پرسیارم بە لە خات و لاڤیان کاکە ڕاوین هەرکانتان وەڵام بەنە من سوپاسانەکەم بەڵام ئەمێ بزانم ئاستی بەشداریکردنی کچان یعنی زۆر جارەوترێک کچان ڕێگریان هەیە پێوەدانگە کۆمەڵایەتیەکان نایەڵەن بێنە نێو هەندێک کاری ڕێکخراوەیەوە یان کارکردنەوە یان دەستی کار و ئێستا خۆشبەختانە کچ دەبینین هاوشانی قوڕان کار دەکەن لە بازاردا بۆ کاری ڕێکخراوەیی و بۆ ئەم بوارانەش ئاستی بەشداری کچان چۆنە ئەگەر بە کورتی وەڵام بنەوەکو دوایین پرسیار لە ڕاستیا وەکو بەشداری کچان بە گشتی و لە ئێستاشا بە تایبەت بە دڵنیاییەوە ڕێژەیەکی زۆر ئەکرێت ناتوانین بڵین بەراوردی بکەین بە کوڕان بە هەمان شێوە بەڵام ئەکرێت ڕێژەی کچانیش بە شێوازێک کرانەوەیکی باش هەیە و بەشداریکردن و ڕۆڵی با بڵین ئەو خاتونانە بەرزە نرخین و بە دڵنیایەوە کۆمەڵێک پرۆژەی باشیشمان هەیە کە جێدەستی کۆمەڵێک بەهرەمەندی خاتونی پێوەیە و ئەوان کارەکەیان جێبەجێ کردو ئێستش لە کاری ڕێکخراوەیە بە دڵنیایەوە شان بەشانی ئێمە کۆمەڵێک کار و پیشە بەڕێوە بن کارەکەن خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە ئامادەبوونتانێکی پیرۆز بێ سپاس بۆ ئێوەش دەستخۆشی لێیەوە لە کورساتی خۆشەویست لەشتان ساغیێداری لەموتانە بۆ کارێک بۆی کە نەشونمایشی لای گەنج دروست کرد بێ ئەمڕۆژ
لای خۆمانەڵە بە خەبەر بیتەوە درەنگ نییە وایە چونکە زۆر جار مرۆڤ ڕاستە بە خەوە چی نەخەوە بەڵام لە ژیاندا کە دواکەوینەوە خەوە یعنی لە خاڵێکدا دەبێ هەستی بتوانین بکەوینەوە فەرمانی کە پێمانەوەترێت بەسێکیش پشتیوانە بێ ڕەنگە بەدی دەستان خۆش سپاس بۆ ئێوە